خۆشەویستان ئەمەی کە بینی لەسەر ئاوا ئەکوڵێ لەسەر ئاگرەکە ئەمە پێ گوترێ ترشە گوڵە. ترشە گوڵە زیاتر تایبەتە بە گوندی سیاجۆز و ئەم منتیقەیە، ڕەنگە لە دەیەکانی دەوروبەریشی بکرێ، بەڵام من زیاتر لێرە بیسوومە. ئەمە ترەیە، ئاوی ترەیە، وەختی خۆی گوشیویانە هەڵیان گرتووە، ترەی ترش تەبعاً. ئێستا ئاوای کوڵێنن هەتا وردە وردە خەست دەبێتەوە کە خەست بۆ ئاوەکە زنجیرەی کرد. ئەو ترشە ئەو گوڵە گوڵەکەشی تێەکەن ئیتر وردە وردە ئەبێ بە ترشە گوڵە کە بوو بە ترشە گوڵە ئیتر لەگەڵ ساوەر و برنج و لەو بابەتان ناخورێ وەکو ترشاتی لێ، وەکو ترشات، یعنی دەکرێت بڵێن شتێکی تایبەتە بە منتیقەیە و زیاتر شوێنی ترشاتی ژەگرێتەوە.